بە هیوای کەتەچ خۆش بۆ هەمووان لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمەی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجیەکەم گەیشتمە لاپەڕە 48 ئەو کتێبە دەربارەی تۆڕی چوار گۆشەکان خاڵەکان لەسەر تۆڕی چوار گۆشەکان. ئەوە تۆڕی چوار گۆشەکانە لێرە خوێندکاری ژیر هەتا لۆ لای دەستی ڕاست بڕۆی گەورەتر دەبن ژمارەکان هەتا لۆ سەرەوەش بڕۆی دیسان گەورە دەبن ژمارەکان هەمیشە لە سفرەوە دەست پێ دەکەین لەو ناوەندەی لێرانە 00. ئەگەر ئەو جۆرە کاغەزەت نەبوو دەتوانی بە خۆت دروستکەی زۆر ئاسانە لە سەر لاپەڕەیەکی سپی ئەوها دروستی دەکەی. یەکەم جار چارگۆشەی دروست دەکەی دەورەکەی چارگۆشەکە هەر لای دەتوانی 10 سانتیمەتر بی کە چارگۆشەکەت دەورەکەت دروست کرد دەتوانی ئەو هێڵانە بە ئاسۆی دانەی 9 هێڵی دانەی هەتا ئەگە زیاتریش بی بەڵام 9 هێڵ جارێ بەسە هەتا ژمارە 10 دەتوانین بنووسین 9 هێڵی ئاسۆیی بەو جۆرە ئەو هێڵە ڕەشانە کە ئەوانە دانا لە مابەینی هێڵەکە و هێڵەکەی دیکە نزیکەی 1 سانتیمەتر بی دوایێ 9 هێڵی ئەستونیش دروستکەی ئەوها ئەستونی ئەو هێڵە کەسکانە سەوزانە هێڵە سەوزەکان و هێڵە ڕەشەکان یەکتر دەبڕن لە یەکتر بڕینی ئەو هێڵانە ئەو خاڵانەی دەکەونە سەر یەکتر بڕینەکە زۆر ئاسانە بخوێنینەوە بزانین جێکەیان لە چێە. بێگومان ئەو هێڵە ڕەشانە و هێڵە سەوزەکەش یەکتر دەبڕن لەگەڵ چارچیوەکەی سۆرەکەی دەوریشی ئەوێش هەر خاڵەکان خینەوەیان ئاسانە. ئەوجە دوایە کە ئەوها دروستت کرد دەتوانی 2 تیر دروستکەی تیرە سەوزەکە دەچیتە لای بە ئاسۆیە دەچیتە لای دەستی ڕاست تیرە سۆرەکەش بە ئەستونیە دەچیتە سەرەوە ئەو خاڵەی لێرانەش ئەو خاڵە یان ئەو خاڵە 00 تا دوو ژمارەکانی سفرە لە هەردوو لە هەر سفرە لە لای کەسکەکە و لە لای سۆرەکە ئەوجە دوایێ بە کەیفی خۆمان ژمارە دادەنێین لەسەر ئەو دوو هێڵانە لێرە ئەمن لە یەکەوە دامنایە هەتا 10 دەتوانی بە کەیف خۆت لە یەک دانێ هەتا 5 هەتا 10 هەتا 20 ژمارەکان چەند جێ ببیتەوە ئەوەندە دەتوانی بنووسی. پاشان لێرە وەکو لە کتابەکەش هەیە تۆ هەندێک ئەو ئاژەڵانە یان ئەو باڵندانە و لەسەر خاڵەکانم دانایە هەتا بزانین جێیان لە چێ بخینینەوە بۆ وێنە فیلەکە لەو خاڵم دانایە ئەو خاڵی ئێرە لە یەکتر بڕینی ڕەشەکە و سەوزەکە ئەو شێرە لێرە لەسەر لەو خاڵەیە نێزیکە مشکەکە ئەوەتە خاڵەکە با بچین تەماشای کتابەکەی بکەینەوە دوایە دەینە ئێرە بزانین جێی ئەو گیان لە بەرانە کو دەخینینەوە. ئێستا بۆ لای ڕاست بڕۆ لەسەر ئەم تابلۆیە کە دەچینە لای ڕاستی ئەو تابلۆیە ئەوها دەچینە لای ڕاست دوای دەچینە لای سەرێ دەبینین هەندێک وێنە دانرایە وێنەی چەند گیانداری دارستان کێشراوە ئاڵان چی دەڵێت تاوەکو شوێنی فیلەکە لەسەر تابلۆیەکە دیار بکات دەچین تەمەشا بکەین بزانین فیلەکە لە چێیە تەمەشا دەکەین فیلەکە لەسەر تابلۆیەکە لێرەیە لێرە هەتا بزانین ئەو فیلە لە کام خاڵە بەڕاستی بە تەواوی ئەوها بە ئەستونی دەینە خوارێ دەخینینەوە لێرە 2 دەنووسین 2 کە زانیمان جێی 2
دەنووسین 2 ئەوها 2 ئەو جە دوایە فاریزە چی دادەنین ئەو جۆرە هەر لە هەمان جێی فیلەکەی دیسان دەخینمەوە دەچمە لای هەمیشە ئەوها دەچمە لای چەپ دەخینمەوە ژمارە چ هەیە 3 ئەو جە دەنووسم 3 واتە جێی فیلەکەی لە چێندەرە لە 2 و فاریزە 3 ئەوە جێیەکەیتی یەکەم جار ئەو ژمارەیە هەمیشە دەبی بێمە خوارێ نابی یەکەم جار بچمە لای دەستی چەپ ئەوە نابی یەکەم ژمارە دەبی بێمە خوارێ ئەو جە بخینمەوە ژمارە 2 پاشان دووەم ژمارە دەبی بچمە دەستی چەپ بخینمەوە بێگومان جارێ خوێندکاری ژیر لەو پۆلەی هەر ئەو لای ڕاست و لای سەرەوە هەیە بەڵام لە پۆلەکانی دیکە دەچینە لای خوارەوەش دەچینە لای زۆر جار ڕەنگە بچینە سەرێ بچینە خوار هەر ئاوهانیە تۆزێک ژمارەکان دەگۆڕدرێن ژمارەی نێگەتیڤیشمان دەبی ئێستا هەموو ژمارەکان ژمارەی پۆزیتیڤن واتە هیچ هێمای کەم لە پێشیان نییە ئەو هێمایە ئەوها ئێستا زانیمان ژمارە زانیمان فیلەکە لە کام خاڵە لە خاڵی 2 بە 3 لە خاڵی 2 بە 3 ئێستا تەمەشا دەکەین هێڵەکانی ئاسۆی و ئەستوونی تۆڕی چوارگۆشەکان پێک دێنن وەکو گوتما هێڵ ئەو هێڵانە هێڵی ئاسۆیینە ئەو هێڵانەش هێڵی ئەستوونینە هێڵی ئاسۆیی و ئەستوونی ئەوانە ئەو شینانە باڵێن لێر ئەستوونینە ڕەشەکانیش یان ئەو سۆرە ئەوانە ئاسۆیینە ئەوانی دیکەش ئەستوونینە ئەوها ئەستوونی و ئاسۆیی دوو جۆرە هێڵمان هەیە کە یەکتری دەبڕن خاڵی دروست دەکەن کە زۆر ئاسانە بخینەوە بێگومان خوێندکاری ژیر خاڵ لە هەموو جەیەک هەیە لێرەش خاڵ هەیە بەڵام ئەو خاڵی بخینینەوە تۆزێک ئاسانیە ئەوها ڕاست بینە خوارێ نازانین ئێرە ئایا 2 نیوە 2 فاریزە 6 بە تەواوی نازانین کە بچینە ئەو لاش هەر نازانین ئەوە 4 و نیوە 4 و 6 4 و 2 4 و 1 هەندێک ئاسان نییە بەڵام کە خاڵەکە لەسەر یەکتری بڕینی هێڵەکان بی زۆر ئاسانە دەخینەوە و یەکسەر دەزانین ئێرە 3 ئەوەش 2 ئەو خاڵە 3 بە 2 لە خاڵی سفرەوە دەست پێ بکە دوو چوارگۆشە بەرەو لای ڕاست بڕۆ دەچینە لای سفر هەمیشە ئێرە سفرە دوو چوارگۆشە ئەوە یەک چوارگۆش ئەوە 2 ڕۆیشتین ئەو جە دوایە چ بکەین 3 چوارگۆشەش بەرەو سەرەوە بڕۆ 3 چوارگۆشە لێرە یەکەم جا 2 ڕۆیشتین دوایە 3 دەچینە سەرێ ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 دەگەینە فیلەکە کەواتە فیلەکە خاڵەکانی چیە 2 بە 3 چونکە ئەگەر لێرە بووین 2 دەڕۆین دوای لێرە 3 دەچینە سەرێ دەگەینە جێی فیلەکەی کەواتە شوێنەکەی چیە دیاری کراوە وەکو هەموو ماڵێک ناونیشانی هەیە ئەدرێسی هەیە ئەو خاڵانەش لەسەر ئەو تۆڕی چوارگۆشانە ناونیشانیان هەیە هەمیشە ناونیشانەکە 2 ژمارەیە هەمیشە یەکەم ژمارە دەچینە لای دەستی ڕاست هەمیشە دووەم ژمارە دەچینە سەرەوە جارێ لێرە لەو پۆلەی پاشان تۆزەک زەحمەت تریش دەبی دەچینە لای چەپیش کەواتە فیلەکە لە خاڵی 2 بە 3 خاڵی 2 بە 3 ژمارە یەکەم مەبەستیان ئەو ژمارەیە لە دەستە ڕاست ئەوە دیار دەکات کە چەند چوارگۆشە بەرەو لای ڕاست بجوولەی لە سفرەوە ژمارەی دووەمیش ئەو ژمارەیە چەند چوارگۆشە دەچینە سەرەوە هەمیشە لە سفرەوە لە بیرنەکەی هەرجوو تەڕێک خراوێک خاڵێک لەسەر تۆڕی چوارگۆشەکان دەنوێنێ ئەوە پێی دەڵێن جوو تەڕێک خراو 2 ژمارە هەمیشە خاڵەکان
دوو ژمارەیان هەیە، ناونیشانەکەیان هەمیشە لە دوو ژمارە پێکتێ. جووتێ ژمارە جووتی 2 3 دەوترێت جووتە ڕێکخراو. ئەگەر لێیان پرسی جووتە ڕێکخراو چییە، بڵێ ئەو دوو ژمارەیە کە جێگای خاڵەکان لەسەر تۆڕی 4 گۆشەکان دەست نیشان دەکات. ئێستا دێنە لای ڕاهێنان. جووتە ڕێکخراوی 5/4 یان 5 فاریزە 4. بەڵام ئەوە ڕاستیبی ئەوە فاریزە نییە، لە ئەوانەی بەلاتینی ئەو وڵاتانەی بەلاتینی دەخینن لە جیاتی ئەو فاریزەی پێدەرێن سێمی کۆلۆن شتێکی ئەوها بەکاردێنن لە مابەینی ئەو دوو ژمارەیە. ئەوەی ڕاستیبی فاریزە نییە، بەڵام بە کوردی دیارە ئەو جۆرە فاریزە بەکاردێ. هەر فاریزەیەکە لە کاتی نووسین بەکاردێ، هەر ئەو بەکاردێ، بەڵام لە دەوڵەتەکانی دی شتێکی ئاوا بەکاردێ. وا بزانم هەیە، بزانم بگەڕێم لێرە دەتوانم ببینمەوە. ئەوە بەکاردێ خوێندکاریش ئەو شتە لێرە ئەوە زیاتر بە کوردی ڕەنگە دەبی ئەوەمان بەکار بهێنابە لە جیاتی فاریزە بە هەندێک گەورەی کەم هەتا بیبینین. ئەو هێمایە کە فاریزە و خاڵەکی لە ژێرە، بەڵام بە ئەوانی بەلاتین دەنووسن خاڵەکە لەسەرەوەیە، لە ژێرەوە نییە، بەڵام هەریەکە. وا بزانم ئەیوان ئەوها شتێکی ئاوابی ڕەنگە باشتر بوو لە جیاتی فاریزەی، بەڵام ئەوەش کێشە نییە. باشە، ئێستا با بگەڕێمەوە لای پرسیارەکان. جووتە ڕێکخراوی 5 و 4 کام گیاندار دەنوێنێ؟ ئێستا چ دەکەین؟ دەچینە 0، 5 4 گۆشە دەچینە لای دەستی ڕاست، ئەو جە دوایە 4 گۆشەش دەچینە سەرێ. دەزانین چێ لەو خاڵەیە کام گیاندار، کاتە هەمیشە لە 0 دەست پێ دەکەین. 5 دەچینە، ئەوەتە 5 لێرە هاتینە ئێرە، دوایە 4 دەچینە سەرێ، ئەوە جارێک 2 3 4 چونکە لێرە گە بخینەوە دەکات 4. دەبینین چێ لەوەیە؟ مەیمون. دەبینین مەیمون لەوێ دانیشتە لە جووتە ڕێکخراوی یان لە خاڵی 5/4. 5/4 جووتە ڕێکخراوی 5/4 مەیمون نیشان دەدا. ئەوە بڵێ کە چۆن ئەو جووتە ڕێکخراوە دەدۆزیەوە کە جاڵجاڵۆکە پیشان دەدا. لێرە نووسرایە پیشان، لێرەش نووسرایە نیشان. کامە ڕاستە؟ هەردووچی؟ باشە، بچینە لای جاڵجاڵۆکەی تەمەشاکەین جاڵجاڵۆکە لە چێیە؟ ئەوە جاڵجاڵۆکەیە. هەتا بزانین جاڵجاڵۆکە لە چێ دانیشتە، یەکەم جار دەبی بینە خوارێ، لە جێی جاڵجاڵۆکە دێینە خوارێ ڕاست و ڕاست، ئەو ژمارەی دەخینینەوە، ژمارە 1 دەنووسین 1. بێگومە هەمیشە کەوانە دەبی بنووسرێ، دەنووسم 1. ئەوجا فاریزەکە کوو بوو ئەو هابوو، ئەوجا لە هەمانجی دەگەڕێمەوە دەچمە لای دەستی چەپ دەخینمەوە چ ژمارەکەم هەیە؟ 5 دەنووسم 5. تەواو 1/5. جاڵجاڵۆکە لەسەر خاڵی 1/5. خاڵی 1/5 لەوێ دانیشتە لەسەر کورسی 1/5 خاڵی 1/5. ئەگەر بمانەوێ بزانین ئەو مامزە لە چێندەرەیە، لێرەوە دێینە خوارێ، دەبینین دەنووسین 4 لێرە، دوای هەر لە هەمانجێ دەچمە لای هەتا دەخینمەوە 5 کەواتە 4/5 خاڵی جووتە ڕێکخراو یان خاڵی 4/5.
جوتە ڕێکخراویان خاڵی 4/5 ئەوە زانیمان کوو بوو جاڵجاڵۆکە لە چێ دانیشت بوو واتە ئەو دوو وشانە زۆر گرنگن تۆڕی 4 گۆشەکان و جوتە ڕێکخراو. با بچین بزانین هێشتان تۆزەک لێرەش ئەگەر بزانین ئەو پەپولێ لە کامە خاڵە بێگومان لەو خاڵەیە ئەو خاڵە هەتا ببینینەوە چ دەکەین لێرەوە یەکەم جا دێمە خوارێ ژمارەکەی دەخینمەوە ژمارە 2 دەنووسم 2 لە دەستی ڕاست دوایە دیسان دەچمە لای چەپ دیسان دەخینمەوە 2 کەواتە خاڵی جوتە ڕێکخراوی 2 فاریزە 2 لە ناو کەوانەی هەتا بزانین ئەو بەرخە لە چێە هەتا بزانم بەرخەکە لە چێ دیسان لێرەوە دێمە خوارەیە تا دەگەمە سەر ئەو ژمارە 4 دوای لە هەمان جێ دەچمە دەستی چەپ دیسان 4 بەرخەکە لەسەر جوتە لەسەر خاڵی 4/4 دانیشتیە شێرەکە 6/6 دەتوانم شێرەکەی بینمە ئێرە یان بیهینمە ئێرە ئێستا لە چێ دانیشتە شێرەکە لەسەر خاڵی 6/8 فیلەکە لە چێە فیلەکەی من لێرە 8 لەو سەرەوەش 8/8 ئەدی ئەو مشکە لە خاڵی 8/2 ئێستا جێکانیان دەگۆڕم خوێندکاری ژیر هیوادارم ئەتوش بە خۆت هەوڵ بدەی جێکانیان ببینیەوە. ئەگەر هەندێک بێگومان لە پرسیار و ڕاهێنان ئاژەڵ نییە تەنیا خاڵ هەیە خاڵک لێرە دادەندرێ لەسەری دەنووسرێ بۆ وێنە خاڵی ب ئەو خاڵی بە جوتە ڕێکخراوەکەی چییە ئەمن چ دەکەم لەو خاڵی ڕا بازارێ خاڵەکە ئەوها گەورەتر دانێم لێرە هەتا هەمومان ببینین لێرە چ دەکەم لێرەوە بەڕاستی بە ئەستونی دێمە خوارێ هەتا دەگەمە نابی ئەوها بە خواری بڕۆم دەبی بەڕاستی بێمە خوارێ لەسەر هەمان هێڵ ژمارەکەی دەخینمەوە دەنووسم 2 لە لای دەستی ڕاست ئەو دەچمەوە جێی خۆم دیسان دەخینمەوە لەسەر ژمارە 6 دەخینمەوە کەواتە دەنووسم 2 فاریزە 6 ئەو خاڵە جێیەکەی 2 فاریزە 6 واتە ئەگەر لێرە بام بە 2 هەنگاو دەچوومە لای ڕاست دوایش لەوێن دەرێ بە 6 هەنگاو دەچوومە سەرێ دەگەیشتمە خاڵەکەی ئەگەر ئەو خاڵەی بمەوێ بخینمەوە یان هەندێک جار خاڵەکە بە خۆمان دەبی داینێ جوتە ڕێکخراوەکەم بۆ وێنە جوتە ڕێکخراوی 0/6 کەواتە کە دەڵێ 0 واتە مەڕۆ لای ڕاست هەر لە جێی خۆت ڕاوەستە 0 چونکە یەکەم ژمارە 0 ئەو جە 6 دەچمە سەرێ ئەلێرە خاڵەکە ئەلێرەیە واتە خاڵەکە لێرەیە ئەوە دەکا 0/6 بەڵام 6/0 6 واتە دەچمە لای ڕاست 6 بەڵام دوایە ناچمە سەرەوە چونکە 0 چونکە دووەم ژمارە 0 ناچمە سەرە ئیدی ئەتە ئەلێرە خاڵەکە لێرە دادەنیش کەواتە 0/6 لێرەیە بەڵام 6/0 لێرەیە لەبەر هەندێ زۆر گرنگە ژمارەکان لە چێ دەنووسی خوێندکاری ژیر جوتە ڕێکخراوەکە زۆر گرنگە هەر خاڵەی 2 ژمارەی لە تەنیشت هەیە ئەگەر لێم داوا کرا خاڵەکەی دەستنیشانکەم ئەوەی 7/5 واتە یەکەم جار بڕۆ لای دەستی ڕاست بە 7 گۆشە ئەو جە بڕۆ سەرێ بە 5 واتە خاڵەکەم لێرەیە 7/5 ئەدی 9/1 9/1 ئەدی 1/9 1 ئەو جە 9 لێرەیە ئەوە 5/2 یەکەم جا 5 دوایە 2 ئەدی 2/5 2 ئەو جە 5 لێرەیە دەبی ئەوانە
زۆر ڕاهێنان لەسەر بکەین هەتا فێر بین. ئەوانەی یەکەم جار سفرە هەمیشە لەسەر ئەو هێڵەیە. ئەوانەی دووەم ژمارە سفرە هەمیشە لەسەر ئەو هێڵەیە. ئەگەر ئەو خاڵەی بخینمەوە چ دەخینمەوە؟ 07. ئەو خاڵە 07. ئەو خاڵە چییە؟ 7 0. 7 0 0 7. 5 0 0 5. ئەو خاڵە چییە؟ 0 4. ئەوە چییە؟ 3 0. ئەوە چییە؟ 6 0. ئەدی ئەوە 7 2. ئەو خاڵە چەندە؟ 6 4. ئەوە چەندە؟ 5 5. ئەوە چەندە؟ 10 10. ئەدی ئەوە 19. ئەو خاڵە 7 8. ئەو خاڵە 0 9. ئەو خاڵە 4 0. بەڵام ئەو خاڵەی لەو ناوەندانەیە تۆزێک ئاسان نییە ئەو خاڵە بۆ وێنە. ئەو خاڵە لە چەندە؟ ئەگەر بێمە خوارێ لێرە، بێمە خوارێ تەواو ئەوها ڕاست و ڕاست ڕەنگە بڵێم ئەو خاڵە 2.5 بە، ئەگەر دوایش ئەوها بچمە لای دەستی 2.5 بە 5.5. ئەگەر زۆر نێزیک بوو لە 6 لێرە 2.5 ئەو 2.5 ئەو بچمە لەو لای بچمە لای 5.8 5.8. لەبەر هەندێ ئەو خاڵانە زەحمەتە بیانخین و تەنیا ئەوانەی دەکەونە سەر یەکتر بڕێنی هێڵەکان زۆر ئاسانە بیانخینینەوە خوێندکاریشیر. لێرە وابزانم تەواو بووین لەو لاپەڕەیە پێداچوونەوە خێرا ئاسان بوو.